مەبەستم بوو لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی چین لەگەڵ عێراق و هەروە کێشە و گرفتانی هەیە یاخود ئەو ئامانجانی کە چین هەیەی بۆ زیادکردنی پەرەپێدانی بازرگانەکەی لەگەڵ فاروق حەسەن بازرگان کە لە چینە و شارزایکی زۆر باشەیە لە مامەڵەی بازرگانی نێوان عێراق و چین و خۆش یەکێکە لەو بازرگانانە گفتوگۆکەین. کاک فاروق سڵاو لێبێ، مەبەستمە بپرسین چین لە کاتی کۆرۆنا لە سەردەمی ئەوەی پێوتێ کۆرۆنا و دوای کۆرۆنا ڕێوشێنی توندی گرتی بۆ بەر بەتایبەت بۆ سەردانکردنی خەڵک بۆ بازرگانان. ئێستا باودۆخەکە چۆنە؟ چین باودۆخی ئاسایی کردوێتەوە، ئەتوانین بڵین گەیشتونەتەوە پێش قۆناغی کۆرۆنا یاخود دوای کۆرۆنا سەردەمێکی جیاوازە. جا تا میوانەکە باشتر گوێی لە دەنگمانە پێ ئەتوانین زانێت. کاک فاروق سڵاو لێبێ، پرسیاری ئەوم کرد کۆرۆنا زۆر شتی گۆڕی، چ کاریگەری کێبوو لەسەر مامەڵەی چین لەگەڵ بازرگانی و بازرگانان و سەردانی خەڵک بۆ وڵاتە؟ ئایا توانی بڵین گەڕاوەتەوە پێش قۆناغی کۆرۆنا یاخود دوای قۆناغی کۆرۆنایە و بەڵام سەردەمێکی نوێە؟ بەڵێ قسەکەی بەڕێز زۆر تەواوە، بەڕاستی سەردەمێکی نوێیە، یعنی بەعام گۆڕانکاریی زۆر هەیە، چ لە ڕووی کەشی بازرگانی چ لە ڕووی ئاستی کۆمەڵایەتی گۆڕانکاریی زۆر ڕوویاوە و سین بە گوڕوتینێکی نوێەوە، یعنی ئامادەیە بۆ پێشوازی لە هەم وڵاتان هەم لە لایەنی بازرگانی. ینی زۆر لە ئەو کاتێک کە یەکی هەشتی ئەم ساڵ بڕیاری یا هەموو کۆتوبەندەکانی کۆرۆنا هەڵبگرێت، بەڕاستی جیاوازیەک و بەرەو پێشچوونێکی زۆر هەیە. زۆر باش. ئەمە بۆ بابەتی بازرگانی چۆنە؟ چین توانوێتی لە دوای کۆرۆنا قۆناغێکی نوێ سەردەمێکی نوێ بۆ مامەڵی بازرگانی لەسەر ئاستی جیهان دەست پێ بکات، واتە ئەوەی کە کۆرۆنا مەترسی بۆ دروستە کرد قەباری بازرگانی جیهان بچوو کاتەوە زیان بە چین بگەێنێ، توانێتی سوود لەو دەرفەتە مەترسی و پڕڕسکە وەربگرێسا گەشتێکی گەورە بە بازرگانیەکی بات؟ بەڵێ بە دڵنیایی لە بڵین 2020 کە کۆرۆنا دەستی پێکرد، هەموو مامەڵە بازرگانیەکان لە هەموو جیهان ینی گەڕایە دواوە و نزم بوونەوەیشی زۆر لە بۆرسەی عالەمیە ڕوویە. بەڵام لە ئێستادا بارودۆخەکە زۆر جیاوازە، بە تایبەتی بۆ وڵاتی سین کە کۆمەڵێک کار ئاسانی هەیە، چ بۆ بازرگانان و چ بۆ هەناردەکردنی کاڵا و ئەوەی کە پێویست بێت هەوڵەیە بیگەڕێنێتەوە باری ئاسایی پێشووتری پێش کۆرۆنا و یان کار ئاسانی زیاتر. و لەو ڕۆژەوە کاتێک کە لە وڵاتان هەموو بڕگەکانی ژیان وەستا بوو، لێرە ئەمان بە شێوەیەکی تر واتە بە ئۆنلاین یان بەوەی کە بەریەککەوتن نەبێ بەڵام مامەڵەی بازرگانی هەر بەردەوام بێ، هەر لە گەشەی ئابووریا بوون و دانەبڕاون لە ئەوەی کە بۆ گەشە سەندن بێنە دواوە. لەگەڵ وڵاتانی عەرەبی ئێستا چارتێکمان باس کرد کە گەشەکردنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە، لەگەڵ عێراقیش بە هەمان شێوە. ئامانجی چین چییە لە بازرگانی لەگەڵ وڵاتانی عەرەبی، وڵاتانی کەندا و عێراق؟ مەبەستێتی ئەم بڕە زیاتر بکە، دەرفەتی ئەوە لەبارە؟ بەڵێ بە دڵنیایی، لەبەرەوەی وڵاتی سین پێویستی بە وزەیە و ئێستاش ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنەڵێت سەرچاوەیەکی وزەی جیهانیە کە هەچ وڵاتێک بێ بەرەو پێش بڕواتیان پیشەسازی بێت، بێوێ مستەفید بێ و چۆنەڵێ حەسەی خۆی وەرگێ. لەو ڕوانگەیەشەوە سین زۆر هەوڵی داوە و پەیوەندیەکی تونگ و تۆڵ بە تایبەتی لەگەڵ سعودیە، عێراق و وڵاتانی کەندا و بەعام بۆ ئەوەی کە هەم وزە بەدەست بێنێت و هەمیش لە مقابلە هەناردەی بۆ ئەو وڵاتانە گەشە بکات. چین پێویستی بە وڵاتانی عەرەبی و کەنداوە بۆ وزە، بەڵام وڵاتانی عەرەبی و کەندا و عێراق، هەرێمی کوردستان پێویستیان بە چینە تا لە بازاڕەکانی خۆیانە ئەگەر کاڵای چینی نەبێ
بە کەم و کورتی بزانن هەم لە تایپی ئەو کاڵا و شمەکانە لە بابەتی کوالێتی و لە بابەتی نرخیش هیچ کاریگەریەک ڕوایەت ئەگە بازاری وڵاتانی عەرەبی و کەندا و عێراق بەبێ کاڵای چینی ببینین؟ بەڵێ خۆی ئەگەر عێراق بەراورد بکەین بە وڵاتانی دراوسێ و چواردە ورمان هەرێمی بەڕاستی لە دواوەیە لە ڕووی ئاستی بەرهەمێنان و پیشە سازیە. عێراق پێویستێکی زیاتری پێێتی وەک لە وڵاتانی تر، بەڵام وڵاتەکانی تر بڵین وەک سعودی وەکو کەندا و وەکو ئەم ناوچەی خۆمان پێویستیان بە تەکنۆلۆژیایە بە پێشکەوتنە بە ڕێگەوبانە بە کۆمەڵێک ئامراز هەیە کە ئێستا سین کاری بۆ ئەکات ئەوێ بە هەموو جۆرێک بە ڕوونیش دیارە بە تایبەتی لە ئەفریقا کە ئەوێت هەیمەنەی بازرگانی خۆی بسەلمێنێت بە جۆرێکی تر، یعنی وەکو هەنێ وڵاتی زلهێز نییە پشێداگیری کات بەڵام ئەڵێ من ئاوادانیەکەمەوە من خۆشگوزەرانی فەراهەمەکەم بەو شێوەیە ئەوێ خۆی بگەێنێتە هەموو کونجێکی جیهان. باش عێراق جگە لە نەوت لە وزە چیتر هەناردەی چینەکە ئەوەندەی زانیاری بەردەست بێت تەنها نەوتی هەیە بینێرە؟ بەڵێ لە بەپێی ئەو داتایانی کە لە بەردەستە بۆ ساڵی 2022 زیاتر مامەڵەی بەهای مامەڵە لە نێوان وڵاتی سین و عێراق بە نزیکەی 40 ملیارد دۆلار بووە مامەڵەکە و لەو 40 ملیارە زیاتر لە 19 ملیارد دۆلار تقریبا هەناردەکردنی نەوتی عێراق بووە بۆ سین. بەڵام ئەوەی کە عێراق لەو چوارچێوەیە هەناردەی کردووە بابەتی کەش هەیە چەند مادەیەک بەڵام بە ڕێژەیەشی کەمتر بۆ لەوانە سوتەمەنی بەردین ینی سوتەمەنی قورس و خوێی کبریتی و زایدەن چیمەنتۆ بە بڕێکی کەم و چەند مادەیەکی تر کە لە عامان نزیکی 18 مادە ئەبێتەوە. زۆر باشە کاک فاروق سەبار بە بازاری هەرێمی کوردستان ئاستەنگەکانی بەردەم بازرگانی نێوان چین و هەرێمی کوردستان چین بە ئاسانی بازرگانان نەتوان لە چینەوە شت بێن لە بازارەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ دەست خۆش بێ بۆ پرسیارە بەڕاستی کۆمەڵی کێشە و ئاستەنگ هەیە بۆ گشت بازرگانانی عێراق نەک هەر کوردستان بە تایبەتی. یەکێک لەوانە کە من لای خۆم کردومە بە تێبینیەک وەرگرتنی ڤیزایە بۆ وڵاتی سین کە بۆ بازرگان بەڕاستی ناڕەحەت بووە و بڕەپارەیەکی زۆری وە کاتیشی پێچێت و دیاردەیەکە لەم ماوەیە زیاتر سەری هەڵاوە بۆ نمونە ئەو کۆنتینەر ئەو حاویانەی کە لە بەسڕە گومرگ ئەکرێن و دێن بەرەو شارەکانی خۆمان بە تایبەتیش سلێمانی زۆربەی کات تووشی کێشا بنەوە کە مەفارزی گومرگی هەیە ئایان بن بۆ لێ پێچینەوە وەزایدەن گومرگەکرێنەوە دووبارە، یعنی ئەمە لەوانەیە بڵم شخصی خۆشمانۆک و کۆمپانیا تووشی بووین و زۆر خەڵکێکی جارێکە لە قەسرەوە داخڵیەکەن گومرکێن دواتر کێتە سلێمانی لە سنووری سلێمانیش جارێکتر گومرکەکرێتەوە بەستەوەیە گومرگەکە چۆن نەکرێتەوە ئەوان ئەوەی کە لە گومرگ بەڕاستی من ناتوانم بڵێم لە 100% یاساییە نایاساییە ئەوە بۆ یاسا بەجێڵین و بۆ دەسەڵات، بەڵام لە بەسڕە وەکو بەڕسمی ئەگەر هەمووی عێراق بێت گومرگ کراوە یەتە سنووری سلێمانی لە شوێنێکا مەفرەزە دوو کەس چەند کەسێک دانیشتو بۆ ناو دایرە و چۆنەڵێیت وەکو خەمڵاندن یان پیاداچوونەوەی بۆ ئەکرێت ئەڵێ ئەم کاڵایی تۆ کەم گومرگ کراوە یان بە کەمتر خەمڵێنراوە لەویا بازرگان بەڕاستی تووشی زەرەرە بێ و دوجار لەسەر بەکاربەر نرخێکی زیاترەکەوێت کەوا ئەکات بۆ نمونە سلێمانی بەرەو دواوە بەرێت چونکە ئەو کاڵایە ئەگەر لە سلێمانی گرام بکەوێت کابرا لەمە دوان نایهێنێت ئەچێت لە شێشێک لە شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستانەوە هاوردەیەکات. بەڵێ کافارمەبەستم لەسەر بابەتی حواڵەی دۆلار بۆ بازرگانەکان کە لە چینن پرسیاری لێ بکەم لە بازار $100 150,000 لای بانکی ناوەندیش 131,000 کە بدرێ بە بازرگانان بانکان بە 132 بیەن. ئایا بۆ مامەڵی بازرگانی لەگەڵ چین ئەم دۆلارە بەردەستە بانکی ناوەندی عێراق هاوکارە بۆ بازرگانان؟ بڵێ لە سەرەتایە بڵێن
لەم ساڵ عێراق بڕیاریە کە بتوانێت بازرگان مستەفید بێ و کۆمپانیاکان ڕیمێنبی یان حواڵەیان بۆ بکات لە بانکی مرکزیەوە. بەڵام تا ئەم دقەیەش کە لەگەڵ بەڕێزت قساکەم فیئەیەکی کەم بەڕاستی یعنی لەوانەیە بڵم یا چەند گەورە بازرگانێک مستەفید بوون ئەجینا خەڵکێکی زۆر یا کۆمەڵێک کۆمپانیای زۆر ئێستا لە ئێمە لە شاری ئیوین لە وڵاتی سین بە نزیکەی کە من داتام وەرگرت بە هەموو عێراقیەکان لەوانەیە بگاتە 600 کۆمپانیا کە نزیکی 200یان کۆمپانیای هەرێمی کوردستانن. لەوانەیە چەند کەسێک ئەگەر مستەفید بوو بێت یان حواڵەی بۆ هات بێت کۆمەڵی ڕێکاری هەیە وەزایدن ئەو کاراسانیە بۆ عامی کۆمپانیاکان نەکراوە و بڕیاریشە بکرێت یعنی بەڕاستی چکە جارێ سەرەتایە بەڵام ئەم دقیقە قسەی تیاکەین ڕاگیراوە وەکو بانکی مرکزی ڕایگرتووە ئایا بۆ پێداچوونەوەیە یان کۆمەڵی فروقاتی تیاکراوە کە بەنیازی چاکردنیەتی. زۆر باشە، سپاس بۆ فاروق حەسەن بازرگان لە چین کە ڕاستەخۆ لەگەڵمانە بوو، زانای زۆر باشیان لەسەر مامەڵی بازرگانی نێوان عێراق و چین.